گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ دکتۆر محەممەد زراری بەڕێوبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی. دکتۆر زۆر بەخێر بێت. بە سەرەتا لە ڕاگەیەنراوەکەی بەغزاوە دەست پێ بکەم. وەزارەتی دارایی فیدراڵەڵێت ئێمە موچەی 12 مانگمان ناردووە بۆ هەرێمی کوردستان، لەسەر چ بنەمایەگەم قسەیە دەکەن؟ بەڵێ تەبعاً بەداخەوە لەوانەیە جاری دێم و 15 و 20 من بیتەنیا لەو کەناڵە بەڕێزە لەسەر بابەتی بودجە و موچەی هەرێمی کوردستان. خۆی بەڕاستی ئەسڵەن ناردنی ئەو بڕانی کەەوە حکوومەتی عراقی ئەم با بڵێن حکوومەتی اتحادی باس لەوە دەکا کە ئەو بڕانم نردی ئەسڵەن ناردنی بڕەکان خۆ ئەگەر بینەوە سەر دەستور ئەسڵەن ئەوە نادەستوریە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی دەستوری عراقی لە مادەی 121 سڵتەی تەشریعی و هەروەها تەنفیذی و قەضایی هەیە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن بەپێی دەستور ملزەم نییە کەوا لیستی موچە بنێری لۆ بەغدا و بەغدا بەپێی لیستی موچەکە بنێری پێویستە ئەسڵەن بودجەکەی بنێری حەسەی خۆی لە بودجەی بابرێن عراق چەندە لە سەدا چەندە ئەوەندەی بۆ بنێریتن نەک ئەوەی مانگانە چاوەڕێی ئەوە بکە ئەو لیستە ئەو هەڵی تێدا نازانم ئەوە چی تێدایە و هەر جاری بەهانەك بدۆستەوە. من پێم وایە بەڕاستی ئەسڵەن ناردنی ئەو بڕانە بە ئەنقەستە و من خۆم لە نزیکەوە زۆر ئاگەم لە بابەتەکانە ینی جاری وایە بەڕاستی لە ڕەنگە موچە یەک وەزارەت سەر بکە یان ئێستا لە ئەو بابەتی کە جەنابەت باست کرد لە مانجی هەشت کە موچەی مانجی حوتیان سەرف کرد تەمەشا دەکەن نزیک 600 میلیارد دیناریان بڕی بەهانەک با بڵێن بەهانەی ئەوەی کەەوە بایۆمەتری نەکرایە ئەوەندە نازانم پەروەردەی کەرکووک و سەحەی کەرکووک و نازەم چیکە ئەوانە ئەسڵەن با بڵێن موظفی با بڵێن موچەخۆری فەرمین لە هەرێمی کوردستان و دووبارەش نینە لە عراق ئەو کاتە بە شایدی سەرۆکی دیوانی چاودێری دارایی ئەو کاتە کە لە کۆبوونەوە بوون لە بەغدا باسی لەوەی کردو و پرسیاریشی لە بەڕێوەبەری گشتی ژمێرکاری وەزارەتی دارایی عراق کرد کە ئایا ئەو ناوانە دووبارە هەنە لە عراق تی نەخەریکەوە گوتەوە لەبەرچی بڕیتە ینی ئەگە بین سیر بکەین بابەتەکان هەمووی هەر مانگە و هەر جارە و لیستی موچە بەو شێوازەیە و ئەوە ئێمە ئێستا ئاگامان لێ هەتا ئێستا ڕەنگە 10 جار شێوازی لیستی موچەیان گۆڕی هەر جاری داوای شتێک دەکەن ینی ئەوە نییە بە یەک جار بێن بە یەک پاکێج هەموو شتەکان داوات لێ بکەن وەتە ئەوان بیکەن. بەڵێ ئێستا هەوڵاتیانی هەرێمی کوردستان هەردوو ڕاگەیەنراوەکەیان بینیوە. وەزارەتی دارایی فیدراڵ دەڵێ من ناردوومە، وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەڵێت نەت ناردووە. ینی ئەمە بەهۆی چیەوە دروستە بێ؟ ئایا کێشەی لیستی موچەیە، کێشەی تەکنیکیە، کێشەی بایۆمەتریە، داهاتی ناوخۆیە چییە بابەتەکە یان بیان و گرتنە؟ دەزانی هەموویتی خاتون نزانی چۆنە لێرانە ئەمە گاپەک دروست بوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی لە ساڵی 2014ەوە ئەو کاتێکەوە بودجەی بڕی لە مانجی 2014 تا ئێستا تەمەشا دەکەین وەکو بەڕسمی بودجە نەهاتووە لەو هەرێمی کوردستان هیچ بڕێک نەهاتووە تا ئەو ساڵش لە گەرداوی ساڵی 2024 1 دینار لە بودجەی هەرێمی کوردستان نهاتووە جگە لە بابەتی موچە. یان ئێستا بێ سیرکە لە ئاخری بەیانی وەزارەتی مالیە کە هی مانجیدەیە با بڵێن میزان ڕازایی مانجیدا تەمەشا بکە خەرجی ئەوەی کە لە هەرێمی کوردستان ناردرایە تەمویلی ڕسمی تەنها لە بابی موچە بووە لە بابی بودجەی ئیستیسماری سفرە هەر سفرێک دانرا ینی هیچ نەنێردراوە 1 دیناریش نەنێردرایە. جالێر ئەوە بەڕاستی تەماشا دەکەین ئەو گرفتانە هەمووی کەڵک بووە لەسەر یەکتر لە بابەتی خەلەلی فەنی بەڵێ هەبووە چاکرایە بەڵام ئەوانە بەڕاستی زیاتر ئەمە دەگەڕینەوە لۆ بەهانە گرتن بۆ زۆربەی جارەکان بەڕاستی و کێشە هەرە گەورە کەشکاوای ئێستا ئەوان لە دەستیانە وەکو بەهانە بابەتی داهاتی ناوخۆیە داهاتی ناوخۆ من چەند زین جارێتیش باسم کردیە لە کەناڵەکان و لەو کەناڵە بەڕێزەش بابەتی داهاتی ناوخۆ زۆر زەرورە یەکلایی بکرێتەوە کامە داهات بە پێی یاسا با بڵێن قانون ئیدارەی مالی لە مادەی 29 هەروەها قانونی موازنە لە مادەی 21 ئەو بابەتە دەبی یەکلایی بکرێتەوە کامە داهات ئیتیحادیە سەر لە بەغدا دەستەوە کوردستان نازانێ بەغدا داوای چ داهاتێکی نانەوتیەکەات بەغدا دەڵێ هەموو داهاتەکانم دەوێت ئەخر هەموو وەکو چی هەموم دەوێت ئەوەی داهاتە دەڵێ دەمەوێت دەبی بگەڕێتەوە لۆ خەزێنە ئەمن ئەو کات 150 لەوەی کە ئەمن پێم باشە یان ئەوەی کە ئەمن پێم وایە کە هیتووە لۆ دەنێرمەوە جالێرە بەڕاستی ئەگە مامەڵەیە لەگەڵ هەموو پارێزگاکانی عێراقەکرێت دەزانی خاتون ئەو مامەڵەیە پارێزگاکان ئەمن بەڕاستی شارەزاییم لەسەر بابەتی ئەوان نییە کە چۆن مامەڵە دەکەن بەڵام لە عێراقەوە هیچ گەندەڵیەک بوونی نەبێت دەزانی ئەوان ناتوانن ئەسڵن بەو شێوازە تەعامل لەگەر هەرێم بکەن وەکو تازە باسم کرد هەرێم سوڵتەی قەضایی و تەنفیزی و تەشریعی خۆی هەیە
حصەی هەیە لە موازنە ئەو حصە دەبیلەوەی بنێردرێ نەک هەرێم چاوی لەوە بیکەوە ئەمانگانە لیستی موچە بچی و لەسەر خەلەلێکی زۆر بەسیط بینێرتەوە موچەی ملیۆن کەس و ملیۆن و 200 کەس ڕابگری لەسەر خەلەلی با بڵێن 10 کەس و 15 کەس و هەتا 1000 کەسیش بی من ئەو کاتە چەند باسمان کردی لەگەران کاکە ئەو 1000 کەس پێت وایە خەلەلی هەیە و 1000 جاری منێر ئەو کەیتر بنێرە ینی لە بەرسی وردبینی مانای چییە؟ باشە دکتۆر ئێستا دەڵی کێشەکە لەسەر داهاتی ناوخۆیە داهاتی نانەوتیەکان بۆچی هەرێمی کوردستان هەوڵ یەکلایکردنەوەیان پرسە نادات؟ وەڵا ئەوە بەڕاستی زەرورە من زۆر پێم زەرورە بەڕاستی هەرێمی کوردستان ئەگەر لیژنەشی لەو تەشکیل بکە چەندە پێشتریشان لەسەرکردی هەردوولا پێم وایە بەڵام زۆر زەرورە بگەنە سیغەی نهایی لەسەر مەوزوعی داهاتی ناوخۆ و تعریف بکرێت کامە داهات بۆ هەرێم دەگەڕێتەوە کامە داهات سرف بۆ بەغدایە با بڵێن سیادیە و کامە داهاش میکسە ینی لە نێوان هەردوولا بە 50 بە 50 خۆی ئەوانە ئەگەر حتا ئەو کاتە یەک لای نەکرێتەوە بڕیاری لەسەر نەدرێ ئەو کات پێ تا ئەو کات بەڕاستی پێم وان نییەکەوە ئەو بابەتانە وەکو بە معلقی دەمینێتەوە و پرسیارەکەی جەنابیش کە باس لەوەی کرد کە بەغدا دەڵێ ئەمن ئەو بڕە پارەیەم ناردیە ڕەنگە ئەو لە متەڵەقی خۆی وابرێ برێ ئەوەندە داهاتەش لەلایە ئەوەندە داهاتی ناوخۆ لەلایە لۆی ئەمن ئەوم نەناردیە بەڵام بەڕاستی پێم وایە ئەوە غەڵەتە ئەسڵەن ئەوە پێچەوانەی قەراری محکەمەی ئیتیحادیە کاتی کە لە مانجی 2024 بڕیاری لەسەوەی داکەوە نابێ ئەسڵەن بابەتی موچە خۆران لەگەر هیچ بابەتش تێکرد بکرێ خۆ ئەو کاتی شەرتیدانە نالەوەی لە قەراری محکەمەی ئیتیحادی ئەگەر هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی باڵێنیان داهاتی نانەوتی تەسلیم بە بەغدا نەکرد موچە نەنێردیانیش ئەوەتە لی بەبڕدرێشتی وان نییە بەڕاستی ئەسڵەن ئەوەی کە باز دەکا ینی ئەسڵە حتا یاسای موازنە لە مادەی 11 لە فەقەرەی 2 باس لە ئینفاقی فعلی دەکا لەوێ باس لە ئینفاقی فعلیش ناکەس و ئەسڵ ئینفاقی فعلی لە ڕاستی ئینفاقی فعلی کێشەیە بۆ نەناردنی ئینفاقی فعلی بەڵێ کێشەیە ئەویش کێشەی هەرێ گەورە بوو بەڕاستی لە بەرەوکی هەرێمی کوردستانی گەی لە 2023 وە لە قانونی موازنە بەداخەوە بەڕاستی ئەوە تێپەڕی لەسەر با بڵێن پەرلەمانتارە بەڕێزەکان ئەو کاتی تێپەڕی نازانم هەر ئەوەندە توانیان کەەوە ئیشە سەبکە نازانم بەڵام ئەو بابەتە تەزبیت کرا و بەڕاستی بە تەزبیتکردنیشی ئەو نەکرد ئەوە بەڕاستی زۆر بابەتی تەزبیت کرا لە قانونی موازنە کە ئێستا بە زەرەری هەرێمی کوردستان شکاوە ینی دەکرا بەڕاستی ئەمە کە لەوێ ینی قسەشی تریمان هەبا با بڵێن لەو مووقیفە نەبین تەنها دیفاع بکەین مووقیفە ئێستا ناکرێ ئەمە هەرێمی کوردستانی ئێستاگەر نمونەکە لۆ بینمەوە لە مادەی 13 باس لەوە دەکات کەوا پێویستە هەرێمی کوردستان عفو داهات و خەرجی هەرێمی کوردستان لە نێوان دیوانی چاودێری دارایی بەغدا و دیوانی چاودێری دارایی هەرێم بە مشتەرەکی هەردووچیان وردبینی تێدا بکەن ێ باشە خۆمە ئەگە بگەڕێنەوە سەر دەستور ئەمەش دیوانی چاودێری دارایمانەیە لۆ بە خۆمان نەیکەین و ئەگەر ئەم بە مشتەرەکی دەکەین هەردوو لە لۆ ئەمەش بەشدار نەبین لە هیوان یخۆ باشە هەرێمی کوردستان ئەگەر بەشێکە لە عراق بەڵام بەغداش بەشێکە لە عراق چکە حکوومەتی اتحادیە ینی ئەمە لۆ نەتوانین ئەم بەشۆکوان ئاگامان لە هەموو دکتۆر شتانە بیکەوە بەڵام یەک پرسیارمە بەسمە زۆر بە کورتی وەڵامە بیتەوە سپاس دەکەم هێشتا بەشێک لە موچەخۆران کە موچەی مانگی 12 وەرنەگرتووە بێئومێد بوون لێی دەڵێن چاوەڕێیەکەین زین موچەی مانگی یەک دێتیاننا چاوەڕێی چیەکەن بۆ ئەو بابەتە پێویستە ڕێکەوتنی نوێ هەیە لەگەڵ بەغدا ئەکید دەبێت ڕێکەوتنێکی نوێ بکرێت بەڕاستی پێویستە بەڕاستی ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە و ئەوەی کە لە جدولی با بڵێن تعویزاتی موظفین هەیە اتفاقی لەسەر بکرێ بەڕاستیەوە بە هیچ شێوەک دەستکاری نەکرێ ئەوەی کە دانرا لە هەرێمی کوردستان تەخسیس کرا لە هەرێمی کوردستان هەرچەندە بەشیشی ناکە وەکو تەخسیسەکە بەڵام بەڕاستیەوە ناوی بە هیچ شێوەک مساوامی لەسەر بکرێ و ببەسترێتەوە بە داهاتی نانەوتی یان هەر شتێکی تر ئەوە حسەی بابرێن موچەخۆرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی زۆر بەخێر دەستخۆش لە دوای 2023 حکوومەتی عراق نزیکەی 55 مادەی دەستوری کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەبووە پێشێلیکردون و خۆی لە جێبەجێکردنیان دزیوەتەوە بەڵام کاتێک باز دێتە سەرکێشە و ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا کاتێک کورد بە کۆمەڵێک داواکاری دەستوری و یاساییەوە دەچێتە بەغدا دەسەڵاتدارانی عێراق و هێزە سیاسیەکان دەڵێن هیچ کێشەیەک لە نێوان هەردوو حکوومەتدا نییە